هێزێکی ئەمنی یەکێتی سەرۆک شارەوانییەکیان فڕاند. ئامادەکاری بۆ ساڵی نوێی خوێندن دەکرێت و ناوەڕاستی مانگی نۆ دەرگای قوتابخانەکان دەکرێنەوە. ئۆپراسیۆنی هاوبەشی هێزی پێشمەرگە و سوپای عێراق دەستی پێکرد. سلااوتان لێ بێستمەیەم لە تیوارەوە سی هەواڵتان پێشکەشەکەم. سەرچاوەکی ئاگادار ڕایگەیان چەند ڕۆژێکە سەرۆک شارەوانی سەنگەسەر لە سنووری پشدەر لەلایەن هێزێکی ئەمنی یەکێتیەوە ڕفێنراوە. سەرچاوەکە وتیشی تا ئێستا نازەندرێت سەرۆک شارەوانیەکە بۆچی ڕفێنراوە و کەس و کارەکەشی هیچ زانیاریەکیان لەسەر دۆسیەکە نییە. سەرچاوەیەک لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمەوە ڕایگەیان دەستیان کردووە بە ئامادەکاری بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن و کردنەوەی دەرگای قوتابخانەکان. وتیشی سەرەتای مانگی داهاتوو دەستپێکی ساڵی نوێی خوێندن دیاری دەکرێت. هەروەها ناوەڕاستی مانگی نۆ دیاری کراوە بۆ دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندنی ئەم ساڵ و کردنەوەی دەرگای قوتابخانەکان. ڕاماڵین و دەستگیرکردنی پاشماوەکانی داعش بەردەوامە. هێزەکانی پێشمەرگە بە هاوکاری سوپای عێراق لە سنووری میحوەری 6 ئۆپراسیۆنێکی هاوبەشیان بە مەبەستی ڕاماڵین و دەستگیرکردنی پاشماوەکانی داعش لە دوو گوندی کۆشافی سەر و کۆشافی خوار و هەروەها دارستانی ڕۆژهەڵاتی زەی گەورە ئەنجامدا. ئەم ئۆپراسیۆنە شەوی ڕابردوو دەستی پێکردو و نزیک بە 5 کاژمێری خایاند و خەڵکی گوندەکانی ئەو ناوچەیە دەستخۆشیان لە هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق کرد و داوایان کرد کە ئەو ئۆپراسیۆنانە بەردەوام بێت تاوەکو ئاسایش و سەقامگیری لەو ناوچەیە هەبێت. هاوکات ڕۆژێک پێشتر لە ڕۆژی هەینی 16 ئابی 2024دا هێزەکانی لیوەی 22 پیادەی وەزارەتی پێشمەرگە لە دەوروبەری گوندی قەرەحەسەن و ناحیەی لەیلان ئۆپراسیۆنێکی سەربازیان هەر بە مەبەستی ڕاوەدوونان و دەستگیرکردنی ئەندامانی داعش بەڕێوەبرد. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد.